بين ئێوارە لەلایەن هاوڕێیەکمەوە کە گوایە خانەوادەیەکی ئێرانی لە خانووەکەی ئەوان لە گوندی سەران خەریکی کارکردنن ماوەی مانگێکە لەوێندەرا خەریکی کاردن و دوێن ئێوارە لەلایەن ئەو هاوڕێمەوە ئاگادار کراینەوەکەوە حاڵەتێکی بزربوون هەیە. ئێمەش خۆشبەختانە لەگەر کۆمەڵێک هاوڕێ لە ڕەواندوزەوە بەڕێکەوتین بۆ گوندی سەران کە چوین شەو بڕیار دیار بوو دوو کەس لە خەڵکی دەیەکە خەڵکی دەی سەران بە شوێنی ئەو کەسە کەوت بوون کەوا بزر ببوو. ئێمەش بەهانای ئەوانەوە چونکە دیار بۆ ئەوان سەرکەوتن بۆ سەر چای کارۆخ و لەوێش بەحکمی ئەوەی چایەکە ئاوشتیوانی لێنی ئێمەش لەگەر شارەزایەکە خەڵکی ئەوش هەر خەڵکی دەیەکە بوو لەگەر هاوڕێکی ترم بەڕێکەوتین بۆ سەر چای کارۆخ و دیار بوو لەوێ لەلایەن شوانێکەوە کە لەو بەریچای هەندرێن لایەتی مۆبایلەکەی ئەو بزربۆی دید بوو ئەو کەسێکەوە بزر ببوو. ئێمەش شەو نەمانتوانی چوینە شوێنی ڕووداوەکە و زۆر بانگمان کرد و نەماندۆزیەوە بەیانیەکەی لەگەر هەراتنی خۆڵ و هەستین هاتین شوێنی ڕووداوەکە و لەوێ یەکێک لە ئەو کەسانێکەوە خەڵکی دەیەکە بوو لەگەر ئێمە بوو شارەزایەکە بوو بانجی ئێمەی کرد وتی کەسەکە ئەو کەسێک کە بزر بۆ تەرمەکەی لێرێ و دواتر ئێمەش خەڵکی گوندمان ئەوانەی خەدیار بۆ خەڵکەشی زۆریش لە ڕەواندەز هات بوون بەپیر تەلەفۆنمان بۆ کردن و ئاگادارمانکردنەوە هاتنە شوێنی ڕووداوەکە و لەوێ ئیدی بە هەموو لایەکەوە توانیمان تەرمەکە بێنینەوە ئێستاوە خەریکە لە دادگای